بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 63. لاپەڕە 63 باسی نواندنە شێوینەرەکان وابزانم دەبا نووسرابە نواندنە شێوێنەرەکان واتە ئەو وێنانە و ئەو زانیاریانەی کە شێوێنراون بە جۆرەك لە جۆرەکان. پێشی بچمە ناو بابەت پێداچوونەوەی خێرا ڕێژەی سەدی بگۆڕە بۆ ژمارەی دەی و ژمارەی دەی بگۆڕە بۆ ڕێژەی سەدی. 75 لە سەد زۆر زۆر ئاسانە، 0.75 لە سەد. 3 لە سەد زۆر ئاسان نییە چونکە دەکاتە 0.03 لە سەد. 4 و 6 زۆر ئاسان نییە چونکە دەکاتە 0.046. 36 لە سەد یەکسانە بە زۆر ئاسانە، 36 لە سەد. 7 لە سەدیش دەکا 7 لە سەد. بەڵام دەبی بزانین ئێرە بخینینەوە. ئێستا تەواو بووین لە پێداچوونەوەی خێرا دەچمە لای بابەتە نوێیەکە. بابەتە نوێیەکە باسی چ بوو؟ نواندنە شێوێنەرەکان. نواندنە شێوێنەرەکان کاتی ئەنجامدانی ڕاپرسیەک دەربارەی بابەتێکی دیاریکراو دەبێ ئاگاداری ڕێگەی ئاراستەکردنی پرسیار بیت. ڕێگەی ئاراستەکردنی پرسیار وا دەبێت کار لە ڕای خەڵک دەکا چونکە کو پرسیارەکەی ئاراستی خەڵک دەکەی زۆر زۆر گرنگە. ئەوها ئاراستەیان بکە کە ڕای تو یان ڕای خۆت هیچ نەسەپێنی بەسەر ڕای ئەو کەسانەی کە پرسیاریان لێ دەکەی چونکە ئەوە کار دەکاتە سەر ئەنجامی ڕاپرسیەکە. ئەتوش خوێندکاری ژیر دەتەوێ ڕاپرسیەکەت زۆر زانستیانە بی و بێلایەن بی و دەتەوێ بەڕاستی بزانی ڕای خەڵک چییە دەربارەی پرسیارەکەت. ئێستا دەچینە لای نمونە یەک نەشمیل ڕاپرسیەکی ئەنجامدا. بابەتەکەی ئەو پرسیارە بوو. نازام لۆ ئەوەندە بە خراپی نووسرایە ئەو کتێبە. ئەو پرسیارە بوو پێکەوە نووسرایە دەبی ئەوە لێرە مەودایەک هەبا لە مابەینی پرسیار و لە مابەینی بوو. پرسیارەکە چ بوو؟ ئایا تۆ لەگەڵ منی کە شاری هەولێر جوانترین شاری کوردستانە یان سلێمانی و دهۆک؟ ئەوە پرسیارێکی زۆر لایەنگرانەیە، زۆر نازانستیانەیە چونکە یەکەم جار ئەو کەسەی ڕاپرسی دەکە نابێ بڵێ ئایا تۆ لەگەڵ منی، چونکە ئەو کەسی پرسیاری لێ دەکەی ڕەنگە ئەو کات بڵێ لەگەڵ تۆم، کەواتە ڕای کەسەکەت نەزانی. پاشان ناتوانی تەنیا ئەو وشە گەورەی بەکاربیانی کوردستان پاشان تەنیا 3 شاری لێ هەڵبژێری. ئەوە نابی چونکە ئەگەر پرسیارەکە کراوە بە بۆ وێنە کامە شار بەڕای تو جوانترین شاری کوردستانە ڕەنگە وەڵامەکان زۆر جۆرا و جۆربان. ڕەنگە هەندێک کەس وەڵامی کرماشان، سەقز یان ئامە، دوان، قامشلوو، عفرین
شەقڵاوە، کەرکووک، کۆیە، زاخۆ، واتە وەڵامەکان جۆراوجۆر دەبوون و وەڵامەکان گونجاوتر دەبوون، زیاتر لە ڕاستی نزیک دەبوون. ستونە ڕوونکردنەوەیەکانی بەرامبەر ئەنجامی ڕاپرسیەکەی نەشمیل کردوویەتی دەخاتە ڕوو. ئایا ڕێگەی ئاراستەکردنی پرسیارەکە کاریگەری هەبووە لەسەر ئەنجامەکان؟ وەڵامەکەت لێک بدەوە. ئێستا تەماشاکەین کە نەشمیل ئەو پرسیارەی کردە جوابەکان وەڵامەکان کوبووینە. نزیکەی 90 کەس دەڵێ بەڵێ ڕام لەگەڵ ڕایتووە لەگەڵ تومە کە هەولێر جوانترینیانە. تەنیا 10 کەس وێراینە بڵێن دهۆک جوانە. تەنیا 18-19 کەس توانیویانە بڵێن نا سلێمانی جوانە. لەبەر هەندێ ئەو جۆرە ڕاپرسیە هیچ کەڵکی نییە، هیچ ڕای خەڵکی نییە، هیچ بە هیچ جۆرەك بۆ هیچ لێکۆڵینەوەکی زانستی ناگونجێ. لێرە وەڵامدانەکە بەڵێ پرسیارکردنی نەشمیل لایەنگرە چونکە خەڵکی بۆ ڕازیبوون دەبا لەگەڵی کە هەولێر جوانترین شاری کوردستانە لە ئەنجامی ئەمە وێنەی ڕوونکردنەوەی ڕەنگ کراوە. ئێستا زانیمان کە نابی پرسیاری لەو جۆرە بکەین لە کاتی ڕاپرسی. لەبەر چ نابی بکەین؟ لەبەر ئەوەی کە وەڵامەکان شێوێنراون، وێنەکان شێوێنراون. وێنە ڕوونکردنەوەیەکان زانیاریەکان بە شێوەیەکی خێرا دەگەینن. بۆیە ئەوانەی لە تەلەڤیزیۆن و گۆڤار و ڕۆژنامە ئیش و کار دەکەن ئەو جۆرە بەکاردەهێنن کە زوو خەڵک بەبێ ئەوەی بیر بکاتەوە تەنیا تەماشای وێنەکەی دەکا و وا دەزانی کە بەڵێ ڕاستە خەڵکەکی زۆر وا دەزانن هەولێر جوانترین شاری کوردستانە، کەچی نازانن لە پشتی ئەو ڕاپرسیە پرسیارەکە کوکرایە و نازانن زانیاریەکان کەتیتە پێش چاو. لەبەرەوەی لێرە فێرە چ دەبین؟ ئەوەی فێرەوە دەبین کە هەمیشە دەبی ئەو زانیاری و ئەو بابەتانەی بە بەرچاومان دەکەوی و بە بەرگوێمان دەکەوی هەمیشە بگەڕێینەوە سەر چاوەکەی بە خۆمان بزانین ئایا سەرچاوی ئەو زانیاریانە لە چێ هاتیە، تەنیا بە چاو زانیاریەکان نەخینینەوە بەڵکو بگەڕێین بە شوێن سەر چاوەکە و ئایا زانیاریەکان دەچنە عەقڵەوە یان ناچن. هەندێ وێنەی ڕوونکردنەوەی شێوێنەر دەبێتە هۆی دەرئەنجامی هەڵە. بێگومان هەڵەیە، هیچ کەلکی نییە زانیاری ئەوە. کاتێ وێنەیەکی ڕوونکردنەوەی دەخوێنیتەوە ئاگاداری پەیژەی ژمارەکانی سەر تەوەری، بێگومان لێرەش ئەوەش هەڵەیە، ساد مانای نییە، ئەو تەوەرە ناوی تەوەری وایە یان تەوەری ئەستوونی یان تەوەری وای. تەوەرە ئاسۆیەکەش ناوی تەوەری ئێکسە لە هەموو دنیا. ئێکس ئەوهایە، ئیش ئاوایە، ساد نییە. ئەوە وای، تەوەری وای، ئەوەش تەوەری ئێکس. ئەگەر حەزمان لێبی بە پیت تەوەرەکان ناو ببەین دەنا دەڵێن تەوەری ئاسۆی و تەوەری ئەستوونی. لێرە ئەستوونی نابی لە هیکەوە زاراوەیەک بینینە ناومێشتی خوێندکار کە پێشتر هیچ باسمان نەکردبی. ئێستا دێمە لای نمونەی دووەم. توانە سەیری ستونە ڕوونکردنەوەیەکانی خوارەوەی کرد. لێرە ستونی ڕوونکردنەوەی هەیە، توانەش دەچی زوو تەماشایان دەکا. ئەوجا لە دەرئەنجام بۆی دەرکەوت کە ڕووبەری سوێد 2 ئەوەندەی ڕووبەری عێراقە. دیار بکات چۆن توانە هەڵەی لە دەرئەنجامەکە کردووە. بێگومان توانە هەرزوو تەماشای
ستونەکەی کردیا ئەو ستونە بە چاو دوو هەندی ئەو ستونەیە وەیزانێ ڕووبەرەکەش دوو ئەوەندەیە، بەڵام ئەوە هەڵەیە ئەگەر توانا بچووبە لێرە بچووبە لای تەوەری ئەستونی دەیخینەوە کە ڕووبەری عێراق 400 و ڕەنگە 36-37 هەزار کیلۆمەتری چوارگۆشەبی، ڕووبەری سویدیش 450 هەزار کیلۆمەتری چوارگۆشەیە کەواتە لێک نزیکن، بەڵام چونکە ئەوها پیشاندرایە لە وێنەکە توانای ئەوەی نەبووە بچی ئەستونی ئەو ئەستونەی وای بخینیتەوە، تەنیا تەماشای ڕەنگەکانی کردیا. ئەو ستونەی ڕووبەری سوید دەنوێنێ 2 جار درێژترە لەو ستونەی ڕووبەری عێراق دەنوێنێ. ئەگەر سەیری پەیژەی ژمارەکان بکەی دەبینی کە هەر سێ ڕووبەرەکە لێک نزیکن، واتە باشترین شتەوەیە بچی سەیری پەیژەی ژمارەکان بکەی خوێندکاری ژیر. بەڵام دیار نەبوونی بەشی خوارەوەی پەیژەی ژمارەکان وای لە توانا کرد بە هەڵابی خوێنێتەوە، واتە لێرە ئەو ستونانە زیاتر درێژتر و گەورەتر بووینە، بەڵام لێرانە لە بیریان چۆیان هەر ئەوها بووە بەخۆی زیاتر ئاوا بووە، بەڵام لێرە ستونەکانیان بڕیە لە خوارێ، ئەوجا زانیاریەکە بە هەڵا دەچیتە پێش چاوی خەڵک. ئاوها بووە، ئەگەر ئاوا بە توانا هیچ کات نەیدەگوت سوید دوو ئەوەندەی ڕووبەری عێراق. ئەوە خوێندکاری ژیر لەبەر هەندێ دەبی زۆر ئاگامان لێبی ڕاپرسی کو دەکەین، وێنەی ڕوونکردنەوەی کو دەخینینەوە، زانیاریەکان کو هەڵدەسەنجێنین، کو لە سەرچاوە دەگەڕێین، نابی زوو باوەڕ بە هەموو زانیاریەک بکرێ کە دەخرێتە پێش چاو، بە تایبەتی لە ئینتەرنێت و لە یوتیوب و لە فەیسبوک و لەو شوێنانە. لێرە دەخینمەوە چۆن بە شێوەیەکی دروست ئەو پێدراوانەی بە وێنەی ڕوونکردنەوەی خراوەتە ڕوو شی دەکەیەوە، ئەو هۆکارانەی کار لە ئەنجامی ڕاپرسیەکە دەکەن دیار دەکەی. دەبی زۆر بیرکەوە لە کاتی لە داهاتوو ئەگەر ویستت لێکۆڵینەوە بکەی یان ڕاپرسی بکەی، بزانی پرسیارەکانت زۆر بە جوانی هەڵسەنجێنی، زۆر لەسەری بخینیەوە، زۆر بە باشی وێنەی ڕوونکردنەوەی ئەستونەکان تەوەرەکان دروست بکەی، هەتا هیچ کاتێک زانیاری هەڵە بڵاو نەکەینەوە. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە و دێمە کۆتایی ئەو وانەیە هاتاوانەی داهاتوو کە ئەو جا باسی لاپەڕە 64 دەکەم هەر بژی.